باشم زانی کە لە کری ئەم مانگی سێ خۆش بم و سێری داهاتوش پێم زانی داهاتوو چۆنە بێ. کۆرۆنا جگە لە ترسی مەرگ ترسی فەقیر و هەژاری بۆ خەڵکی ڕەشوڕوتی هەرێم هێناوە. کرێکار و کاسبکار وەختە لە تاو هەژاری و خەمی کرێمانگانی دوکان و کرێخان و بیر لە شکاندن یان کۆتایی هێنان بە قەدەغەی هاتوچۆ بکەنەوە. لێخۆشبوونی حکوومەتیش لە خاوەن مڵکەکان و لێخۆشبوونی ئەوانیش لە کرێچیەکانیان تەنها دەنگۆیەک و هێشتا نەبووەتە بڕیارێک بۆ ئەوەی کرێچیەکان ئایەک بە بەری ژیان بێتەوە. خەڵکانێکیش لە بەزەی و پەرۆشیان بۆ خەڵک لە مافی کرێکانیان خۆش دەبن و دڵی کرێچیەکانیان خۆش دەکەن. خەتەرێکی گەورەیە لەسەر هەموو لاوەژیانی ئابووری خەڵک هەمووی وەساوە، خەڵکە کار و کەسابەت وەساوە. بەڕاستی ئێمەش وەکووانەی کە هەرچەند مڵکەکە ئێمە مڵکێکی بچووکە بە پێویستم زانی منی شەریک بم یا ئێمە پشکێکمان بەرکەوێت لەو زەرەری کە خەڵکی گوێتی باشم زانی کە لە کری ئەم مانگی سێ خۆش بم و سێری داهاتوش پێم زانی داهاتوو چۆنە بێ بە شتێکی باشم زانی گونجاو زانی هیوادارم توانی بێتم شتێکی بچوو بکەم. ئەگەر وەزنەکە درێژە بکێشێ و بڕوا من هیچ کرێک لە کرێچەکان وەرناگرم تا حەدەی کە ئەگەڕێنەوە سەر کەسابەت و ژیانی ئاسایی خۆیان. کرێچیەکانیش هەنگاوی مرۆڤ دۆسانی ئەو خاوەن مڵکانە بەرزە نرخێن و دەڵێن بەشێک لە مەینەتیەکانی سەرچەنێن سوک دەبێت و چاوەڕێ دەکەن لێخۆشبوونەکە ببێتە بڕیارێکی حکومی سەرجەم کرێچیەکان بگرێتەوە. ئینشاءڵڵا چەند کەسێک ئەو دەوڵەمەندانەی کەوا مڵکیان هەیە و کەوا دەوڵەمەندن ئاوەڕێ بن لە فەقیر و هەژاری ئەمڕۆکە نەدارە. پێشەکی کاک ئەکبەر کە ئەم هەڵوێستە جوانەی کردو سپاسی بەڕێزی ئەکەین کە بۆ ئەم دوکانانەی هەیە دوکانی هەیە کە ویستێتی خزمەتی ئەو فەقیر و هەژارانەکە کە کرێچیەکەی ئەوە. مامۆستایەکی ئانیش هەڵوێستی ئەکبەری خاوەن مڵک و هاوشێوەکانی بە کارێکی پیرۆز دەزانێت و دەڵێت لێخۆشبوونەکەیان دەبێتە توێشوێک بۆ دنیا و قیامەتیان و داواکارە لە سەرجەم سەرمایەداران ئاگاداری دۆخی هاوڵاتیانی خۆیان بن و بچووکترین هاوکاریش بە کەم نەزانن. بسم الله الرحمن الرحیم. دیارە ئێستا کەم دۆخی کە ئێستا ئێمەتی کەوتین دۆخێکی ناهەموارە لە بەرهاتنی ئەم نەخۆشی کۆرۆنا و پاشان خەڵک بەعام بۆ بەبوونەوەی کەوا قەدەغەکردنی هاتوچوو هەیە خەڵک بە تایبەتەوانی کە کرێکارن ئەوانەی کە ئیشیان نییە لە ماڵەوەن پێویستیان هەیە بە احتیاجێکی زۆر لە خواردن و کەلوپەلی ڕۆژانە و بە تایبەتیش ئەوانش کە دوکاندارن یا کرێچین ناتوان ئەو نەپارە پیا بکەن کە کرێ دوکانەکەیان بن یا کری خانۆکەیان بن. بۆیە جێ دەستخۆشی ئێستا لە قەزای سەی سادق کە ئەو برایە کە کاک ئەکبەری ناوە دیارە لە ئەوروپاژی زیاد لە 26 دوکانی هەیە لەم شارە کە لە کرێی ماڵێکی خۆش بووە و دووبارەشی کرۆتەوە ئەگەرەک و مانگێکی تریژ ئەگەر حاڵەتەکەوا بێ کرێی ماڵێکی تریژ وەرناگرێن. بەمەبەستی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا حکوومەت لە پێناو ڕێگریکردن لەو ڤایرۆسە بڕیاری داخستنی دوکانەکانی دا و بەشێک لە خاوەن دوکاندارەکانی هەرێمی کوردستان وەگەسکردن بە بربسارەتی و هاوکاریکردنی دوکانداران لە کرێی مڵکەکانی خۆش دەبن و کرێچیەکانیش بە گشتی چاوەڕێی بڕیاری حکوومەت دەکەن بۆ ئەوەی لێخۆشبوون لە کرێی مانگانە هەمویان بگرێتەوە. سوێ محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سید سادق.